تاقی شخصی دادن ئەوەش یەکەم هۆشیاریە دووەم هۆشیاری یەکەمشی هۆشیارێکی کە دووەمیان داراییە و کێوانی زەویەکان خۆزە ئەو ڕۆکایانە سەرنجچارەکانی مرۆڤەکە گەشتکردنە لە هاویندا دیارە ئەنجامدانی ئەم چالاکیە مەبەستی سەرەکی لێی ئەنجامدانی توێژینەوەی زانستیە بۆ لەسەر یاخود بۆ بە پاکێشتنەوەی ژینگەی دەڤەری ڕاپەڕین بە تایبەتی تیمەکانمان لە بەڕێوەبەرایەتی گشتی سنتەری توێژینەوە لە ماوەی دووسێ مانگی ڕابردوودا هەستاون بە ئەنجامدانی کۆمەڵێک توێژینەوەی زانستی تایبەت بە پیسبوونی هەوای دەڤەری ڕاپەڕین خۆشبەختانە لە هەندێک لە ناوچەکان و لە کاتە جیاوازەکانی ڕۆژدا ڕێژەکەی بەپاچی ماوەتەوە بەڵام بەداخەوە لە هەندێک کاتدا ئەم ڕێژەیە لە دەستداوە و لە ئاستە جیهانیەکانی پیسبوونی ژینگەی تێپەڕاندووە بەداخەوە بۆ ئەمە بەستەش ئەم چالاکیە بەشێکی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی بەڕێوەبەرایەتی ژینگەی ڕاپەڕین ئامانج لێ هۆشیارکردنەوەیەکی گشتیە بۆ دەڤەرەکە کە ئەگەر چارەسەری ئەم بابەتە نەکرێت لە داهاتوو یاخود دە ساڵی داهاتوودا ژینگەی ناوچەکەش بە تایبەتی ناوچەی ڕاپەڕین بە بەراورد لەگەڵ ژینگەی شارەکانی تر تووشی مەترسی زۆر گەورە دەبێتەوە. ئەگەر سینکەی لە هەولێر ناوچە سەوزەکان بۆ نمونە لە نەخشەی بۆ نمونە ئەوەی کە هەیە لە دیارە 16 چاڕۆژینگەی هەرێمی کوردستانە ئەمە هەفتەیەک چالاکیمان ڕاگەیاندە لەگە زانکۆی ڕاپەڕین ئەمڕۆ یەکەم ڕۆژی چالاکەمانەگە بە چەند پانێڵێک دەست پێ دەکات و چەلایەنێکی پەیوەندیدارمان میوانداری کردو بۆی بەیەکەوە بتوانین کێش و گرفتەکان لە ناوچەکە ڕێگە چارەیەکیان بۆ بدۆزینەوە لە ڕۆژانی داهاتووش چەندین هۆشیاری دەکەین لە ناوەندەکانی خوێندن لە ناو زانکۆ لە چەند خوێندنگایەک چەند خوێندکارێکمان ئامادە کردو پرۆژەی ژینگەی لە ناو بازار بەسەر خەڵکی دابڵاو دەکەنەوە چەند هەڵمەتێکی نەمامچاندنیش دەکەین لەو هەفتەیەدا هیوادارم بتوانین ئامانجێک بپێکین ئەمە کارکردمان لەگە زانکۆ لە ڕۆژەدا بۆی ئەوەمان بە پێویست زانی لەبەرەوەی زانکۆ ناوەندێکی معریفی و زانیاریە من خۆم بە پێویستم زانی لەگەڵ ئەوان کار بکەم لەبەر ئەوان بەهۆی نەبوونی داتا لە ناوچەکە لە سەرجەم سێکتەرەکان کێشەیەکی طبعاً کێشەیە لەبەرەوەی من ناتوانین دەستنیشانی کێشەکان بکەین بە ڕێگەی زانستیەوە و بە زانستیانیش چۆن چارەسەری بکەین بۆی ئەمە لەگەڵ زانکۆ کردمان لەگەڵ هەموو سێکتەرەکانی کەس بەردەوامیمان دەبێت ئیشەڵا لە پلانمان هەیە لە ساڵەکانی داهاتوو بۆی بتوانین ناوەند بە ناوەند فەرمانگە بە فەرمانگە بەیەکەوە بتوانین کێشەکان چارەسەر بکەین سەبارەت بە کێشەکان لەو ناوچێ بەڵێ ئەمە لەبەرەوەی سێ ڕێگەزی ژینگەی زۆر هەیە لە ناوچە ئاومان هەیە هەوامان هەیە خاکمان هەیە بەڵێ هەردووکیان ڕوبەڕوو پیسبوون بوونەتەوە لە ناوچەکە ئەگەر باسی کەمێکی لە کێشەکان بکەم لەو ناوچەیە ئەو گەر زۆر زەقا بەلای هاوڵاتیانەوە یەکڕی نەبوونی ڕیسایکلین و پاشەڕۆیەکی زۆر لە ناوچەکە هەیە ئەمە هۆکار بۆ بەهۆی پیسبوونی ئاو و هەوا و خابدوای ئەوە تێکەڵکردنی پاشۆڕ ئاوڕۆی ماڵان لەگەڵ سەرچاوە ئاوە خواردنەکان ئەوەی تێکە لە کێشە سەرەکیەکان لە ناوچەکە دوای ئەوە نەبوون کەمی ڕێژەی سەوزایی لە ناوچەکە و دوای ئەوە چەند پرۆژەیەکیش هەیە لە ناوچەکە لەبەرەوەی مۆڵەتیان ڕەزامەندی ژینگەیان ئەمانە شۆکارێک بوونە بۆ پیسبوونی ژینگە بەڵام لێرەدا من ئەوەی زۆر تەکیدی لەسەر دەکەم لە ئەسنای کارکردنەوە مەسەلەی هۆشیاریە بەرزکردنەوەی هۆشیاری تاک بخۆی بەشێک دەبێت لە چارەسەر و گرفتەکان لە ناوچەیە ئەگەر ئەمە هۆشیاریم بەرز بوو طبعاً کەلوپەلەکان کەمتر بەکاردەهێنم یان دەیان پارێزم یان نابمە هۆکاری لە ناوبردنیا ئەو کاتە بارگرانێکی کەمتریش دەکەوێتە سەر حکومەت بۆی ڕیسایکلینیان کە یان دووبارە بەکارهێنانەوەیان بۆ بکات. لە سنووری ئیداری ڕاپەڕیندا ناوچەیەکی تایبەتە ناوچەیەکی جوان لەبەری سروشتەکەی وا هەڵکەوتوە ناوچێکی شاخاویە هەم دەشتایی و بەسەوزایی باشی لێ یەکە لە ناوچە هەرێگرنگەکانی ئەوە کە دەتوانیت
سەرنجی گەشتیارانی تێدا بەڕابکێشی بۆی کە بتوانن گەشتیاران بەردەوام سەردانی ناوچەکە بکەن هەم لە ڕووی ژینگەیەوە شوێنێکی زۆر تایبەت خۆشە بۆچی بۆی کە گەشتیاران بتوان تێدا بحەسێنەوە و تێدا بمێنەوە بەداخۆ لەو ڕانگەیەوە تا ئێستا گرنگێکی زۆر باشی پێ نەدراوە کە لەبەرەوەی کاری لەسەرکراوە بەڵام بەجددی نەگەشتەوە ئاستێک ئێمە لە ئاست محی ئێمەدایە لەبەرەوەی هەم فەرمانگە حکومیەکان تا ڕادەیەک ڕەنگە دەست گیراوتر بن بۆی کە بتوانن هەنگاوی قوڵ بنێن یان هەنگاوی دوورهاوێش بنێن و لە لایەکی دیکەشەوە نەتوانراوە لە ڕێی ئیعلامیەوە بەڕاستی حکومەت کاریگەری دروستکە لەسەر تاگ لەسەر گەشتیارانی وڵاتانی دیکە یاخود ناوچەکانی دیکە بۆی کە سەردانی ناوچەکەمان بکەن و لە لایەکی دیکەشەوە بەڕاستی بودجە یاخود بڵێم داهاتێکی باشی بەتەرخان نەکراوە بۆی ئەو ناوچانێک کە دەزانن سەرنجڕاکێشە برامە بەنسبەت گەشتیارەوە خزمەتی باشی تێدا بکرێتەوە سەرنجام بتوانن کە گەشتیاران بەردەوام ڕوو لە ناوچەکە بکەن. سەرەکانی مرۆڤەوەکە گەشتکردنە لە هاویلا مەسەڵەن کەمبوونەوەی شێعر لە بوونی باران بەتایبەت لە هەوا چەند ڕێگارێکی ئەندازیاری